بینەلان یەکێکی دیکە لە ئەو گرفتانەی کە لە نێو ئەمڕۆی ئێمەدا کە زۆر چڕا بە تایبەتی لە نێو خێزانەکاندا کاتێک هاوسەران کە دەگەنە لێواری لێکجیابوونەوە پەنا بۆ کێ دەبن یعنی هەنێک لایەن هەیە کە بەشێک لە هاوسەران بەپێی پلەبەندی چینایەتی پەنای بۆ دەبن من دەمەوێت لە دینەخان دینە حوسێن پارێزەر کە ئەو لە دادگاکان زیاتر سەرۆکاری هەیە لەگەڵ ئەو کەسانی کە ڕۆژانە مەسەرەن جا دەبنەوە ئامارەکانی جیابوونەوە لە دادگای سلێمانی و ئەو کەسانی کە بیانەوێت جیابنەوە پەنا بۆ چ لایەنێک دەبن زیاتر و پرسیارانە ئاراستەیەوە کەم دینەخان زۆر سپاس بۆ جەنابیشت سپاس بە بەڕێزیشتان سپاس دەکەم سپاس بۆ ئامادەبوونت و دەمەوێت یعنی لەوە دەست پێ بکەم پرسیارەکان کە یەکێک بیەوێت جیابێتەوە یعنی لە چ قۆناغێکدا پەنا بۆ دادگاکانە بات لە چ قۆناغێکە دێ بۆ لای ئێوە وەکو پارێزەر بە تایبەتی جەنابەت لە بواری ڕاوێژکاریشە کەمێکارت کردو ئەگەر باسی بکەیەوە بەڵێ بەندە وەکو پارێزەر وەکو هەڵگری بڕوانامەی دیبلۆمی نەوەندگیری خێزانی لێرە قسە و بەڕێستانەکەم لە قۆناغەیە کە هاوسەران ئەگەنە قۆناغێکی خلاف دروستە بێت لە خلاف تێپەڕێگاتە ململانێ و ناکۆکی و بەداخەوە زۆرجار لەوەش تێپەڕێ ئەگاتە ئەو پەڕی سیراع ئەجا پەنابەنە بەر نێوبژیوانێک نێوبژیوانەکەشی کە هەڵیە بژێرن لە کۆمەڵگەی کوردیە زیاتر لە ١٠٠ با بڵین وەکو ڕێژەیی یا ئەچێت بۆ لای مامۆسایەکی ئاینی و مامۆساینەی کە گرێبەستی هاوسەرگیریەکەی بۆ کردوون یا ئەوە تا تەنها ڕێگەیەکی تر کە شارەزایە ڕێگەی دادگا ئەگرێتە بەر طبعاً چ کام کەسانن پەنا بۆ مامۆسای ئاینیە بن و ئەوانشی کە پەنا بۆ دادگاکانە بن ینی جیاوازی هەیە بە پلەی چینایەتی ئەگۆڕێ لەوە چێ لە ناوەندی شارەکانە زیاتر پەنا بۆ دادگا و طبعاً دادگاش گاڵین پارێزەر ئەگرێتەوە لەبەرەوەی خەڵک سەرەتا ئەگەر خۆی بێ بێ هیچ معریفەیەکی یاسایی پەناوە بە دادگا بەرێ ئەزانم مافەکانی ئەکەوێتە ژێر کاریگەری نەزانینی یاساوە بۆیە پەنا بۆ ئۆفیسی پارێزەرێک ئەبا یا چێ لە قۆناغی ئەو خلاف و ناکۆکی کە دروست بووە یعنی لە سەرەتای خلافەکەەوە یا گەیشتن بەوەی کە دەوترێ ئیتر تەواو ڕێگەی جیابوونەوەیان مسۆگەر کەوتووە و دایانەوێت جیابنەوە بەڵێ لەبەرەوەی هەر لەو قۆناغی سەرەتاشە کە خلافێک کێشەیەک دروستە بێ لەبەرەوەی لە کۆمەڵگەی کوردیا بەداخەوە نێوبژیوانی خێزانی ڕۆڵی خۆی پێ نەدراوە لە زنجیرەی ئەم نێوبژیوانیە ئەم زنجیرەی کە پێویستە هەبێ بۆ قۆناغەکانی جیابوونەوە ڕۆڵەکەی کات کراوە قرتێنراوە پێی ئەو ڕۆڵی پێ نەبەخشاوە یان ژمارەیەکی زۆر کەم هەیە و ئاگایی خەڵک بەبوونی ئەم نێوبژیوانانە زۆر کەمە لەبەرەوەیە خەڵک پەنا بۆ ئۆفیسی پارێزەر یان بۆ لای مامۆسایەکی ئاینیە بە باش کاتێک ئەمە ڕوەیە لەبەرەوەی مامۆسای ئاینی زانستی نێوبژیوانیکردنی پێ نییە لەبەرەوەی پارێزەرێکی بەڕێز زانستی نێوبژیوانیکردنی پێ نییە یا ئەوە تا لەلای مامۆسای ئاینیە کە باس بکەین بە شێوەیەکی هەڵە سوڵحیان بۆ ئەکەن کاتێک کە بە شێوەیەکی هەڵە سوڵح بۆ خێزانەکە بن لەسەر مافیەکێکیانەکەوێت یاوەتا لەسەر مافی پیاوکاکە زۆربەی زۆریشی لەبەرەی کۆمەڵگایەکی پیاو سالارین زۆربەی کات لەسەر مافی ئافرەتەکەکە سڵحێکان بۆکەن و ئەگەڕێنراوان بۆ نێوماڵی خێزانی بەبێ ئەوەی کێشەکە چارەسەر بووێ بە تەنها ڕووکەشێکان ناوە بەسەر کێشەکەیە لە ئەنجامی ئەمەش کێشەکە بۆ ماوەیەک سکوتەکات ئارامە بێتەوە بەڵام عقدەیەکی نەفسی قوڵ هەم لای ژنەکە هەم پیاوەکە دروستە بێت و ئەنجامێکی زۆر قورس دروستە بێت ئەو شتێکێمە ڕۆژانە بەداخەوە لە کەناڵەکانی ڕاگەاندنای بینین کە ژن خۆی کوشتووە خۆی سووتاندووە یان پیاو ژن و مناڵەکەی خۆی یا کە سوکاری کوشتووە کە ئەم هەمووی ئەنجامی ئەو جۆرە سڵحانەیە من هەموو کاتێ ئەڵێم الصلح خير الصلح زۆر شتێکی باشە بەڵام بۆ مەرجی کە بە ڕێگایەکی زۆر دروست ئەنجام بدرێ نەک بە ڕێگایەک بێ ببێتە هۆکارێک بۆ دروستبوونی عقدەیەک نەفسی و کێشەکە چارەسەر نەکا باشە کەواتە یعنی ئەگەر بێت و لە ڕێگەی ڕاوێژکارانی خێزانیەوە بێت کێشەکە دەتوانێت بگا بە بنبەست چارەسەر بکرێ ینی چارەسەرەکەی ئاسانترە بەڕایتەوە لەوەی کە پەنا بۆ مامۆسانی ئاینی بەرن ئەکید 100% کاک ڕامیار ئەگەر بێت و سیر بکەین لە وڵاتانی دراوسێمان هەموو عالم
ڕۆڵی ڕاوێژکاری خێزانی زۆر زۆر گرنگی پێدراوە. ڕاوێژکاری خێزانی ئەتوانێت هەنگاو بە هەنگاو بە کۆمەڵێک ئەو شتانەی کە لەوە چێ ئێستا من نەتوانم لەم بەرنمەیە هاوکارانم لەم بەرنمەیە هەموو سێپانی کە پێویستە بۆ باسکەن، بەڵام بینیمانە کە توانیویانە ئەو ڕۆڵە بنەوە بە خێزان. جامە وەشمان بیر نەچێ ئەم زانستە زانستێکەکە لە وڵاتان لە ئاستی ئاکادیمی زانکۆیی زۆر بەرزە ئاخوێنرێت و شاری زانکۆیی هەیە، هەرچەند لە کوردستان هیچ بەکالیۆرسێکمان نییە بەو ناوە بە ناوی نێوەندگیری خێزانی و بەکالیۆرسی هەبێت و تەخەڕوتی کرد بێت تەنها کۆمەڵ ناس و دەروون ناسمان. باشە ئەمساڵ ئەو ڕێکخراوەی کە تایبەتن بە نێوەندگیری خێزانی وەکو ئامارلاتانە چەند کەسیان لە لێواری تەلاقدان گێڕاوەتەوە، ینی ئەگەر وەکو ئامار لات بێت و ئاماری دادگای سلێمانی لەسەر تەلاق و جیابوونەوە ئەمساڵ چەندێک بۆەوەی کە وەکو ئاماری ئەوەی کە چەند بۆ ئێستا من وەکو ئامارێکی دقیق لەلام نییە، بەڵام لە ڕاگەندراوەکانە لە مانگی 1 و 2 ڕاگەندرا وەلای هەمومان ئاشکارە مۆزوع پێویست ناکەم من بیسەلمێنم کۆمەڵی وەرکشۆپ و سمیناریشی لەسەر کراکە بۆ ڕێژەی تەلاق بەم شێوەیە بەرزە. هۆکارەکەشی دیارە ڕوونە کۆمەڵی گرفت چەند زیایی کردووە لە بەراورد لە چەند ساڵ بەڕقم ێستا لەلام نییە تاوەکو باسیکەم، بەڵام ئەو شتەی کە ئێڵێم وەکو ڕێژەیەکی زۆر بەرزە بەڕاستی مەترسی داریشەوە جێ هەڵوێستەکردنەوە جێ ئەوەیە کە ئیشی لەسەر بکرێت پلانی بۆ دام بندێەوەشمان لەبیر نەچێکە ئێستا معامەرەیەکی نێودەوڵەتی هەیە لە دژی خێزان لەبەرەوەی ئەو مۆزوعی LGBT و کۆمەڵێ هاوڕێگە سوازی ئەم شتانە بۆ کەمکردنەوەی بەهای خێزان دروست بووە کە پێویستە ئێمە بیر لەوە بکەینەوە کە بەها بگەڕینەوە بە خێزان و ئەو خێزانە جوانە کوردی کە هەیە بیپارێزی بۆ ئەوەی خۆشەویستی هاوسەنگی هاوامانجی و پەروەردەیەکی دروست بین بە کۆمەڵگاکەم. پارێزەران لە یان باشتر بەڵام چەند دەتوانن ئەوانەی کە کەیسێک بەرمونە دێتە لایەن دەتوانن ڕێگری بکەن لەوەی کام کەسە جیانە بێتەوە، ینی پارێزەرەکە کەیسەکە دەگرێتە دەستی بۆی کە کەیسێکی هەبێت یان هاوکاری ئەو ژن و پیاواکە بۆی کە لێک جیانە بنەوە تا چەند ڕێنمانیان نەکات بۆی کە ئەگەر کێشەکە بەسیط بێ حەلی بۆ دابنێ بۆی کە چارەسەر بکرێت. ینی ئەوە هەبووە پارێزەرێک لەبەرەوەی کەیسێکی لابێت خێرا کار بکات بۆ لێک جیابوونەوەی ئەو دوو هاوسەرە. کاگڕامیار بەڵێ لە هەردوو حاڵەتی پارێزەرانمان هەیەمە ئینسانە و مرۆڤ لەوتە تەماح بیگرێت لەم لاشۆم پارێزەری زۆر بەڕێزمان هەیە من خۆم لە نزیکەوەیان بینم کە هەوڵیان زۆریاوە بۆ ئەوەی کە ینی بەڕاستی ئیشی نێوبژیوانیان کردووە، بەڵام هەرچەند بە نامتەخەسسی لەبەر اختصاسیان نەبووە لەو بارەیە کردویانە هەوڵیشیان ناوە و زۆر کاتیش لەوە چێ توانی بێتیان لە هەندێک کاتا سەرکەوتوو بن، بەڵام من وەکو پارێزەرێک پێم وایە بێ ئەم زنجیرێ بگەنڕێنرێتەوە بۆ لایەنێکی شارەزاوک و کۆمەڵگەیەکی مۆدێرنە کە تیا هەموو کەسی اختصاسی خۆی جێبەجێیەکە اختصاسی پارێزەر لێرەیە لەو حاڵەتەیە بێتە ئاراوە لەو کاتەیە کە ئیتر نێوبژیوانێکی خێزانی ڕاوێژکارێکی خێزانی بێ ماڵێ ئەم خێزانە ئیتر ناتوان بێکەوە بژین ئەو کاتێ دەوری پارێزەریەتە ئاراوە. بەڵام لە قۆناغێکی پێش ئەوەیە خەڵک پێویستە خۆی هۆشیاری ئەوەی هەبێ کە نابێ بچێ وەلای پارێزە بەڵکو بێ بچێ وەلای ڕاوێژکارێکی خێزانی تاوەکو کێشەکەی بۆ چارەسەر بکە. بەڵێ بە ویرجانەوە کۆمەڵێ پارێزەر هەن ئەم کاریان تا ئێستاش ئەگەر وەکو ئەتعابێکی شاوەر نەگرتبێ وەکو خۆبەخشانە کردویانە، بەڵام پێویست ئەم زنجیرەیە بگەڕێنرێتەوە و بدرێتە دەست ڕاوێژکاری خێزانی. سپاس بۆ دینەخان، سپاس. سپاس بۆ دەستخۆش.